الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی خۆشەویست، خوشکانی بەڕێز، لە زنجیرە باسەکانی پێغەمبەرناسیە لە باسی پێغەمبەر و ژیانی هاوسەرگێری هەفتەی پێشوو باسی هەندێک لە فائیدەکانی زەواجمان بۆ بەڕێزتان کرد. وتمان ژنهێنان و یا ژیانی هاوسەرگیری پێکهێنان و زەواج یەکێکە لە عەقدە، لە گرێبەستە زۆر پتە و توند و گرنگەکان لە ئیسلامە. مەرج و شەرت و شروتی زۆری بۆ دانراوە لەبەر گرنگی، چونکە زەواج سوود و قازانجێکی زۆری هەیە لەلایەنی دینیەوە، لەلایەنی دنیاییەوە، لەلایەنی کۆمەڵایەتی و تەندروستیەوە، بۆ تاکی کۆمەلگا، بۆ خێزان، بۆ هەموو کۆمەلگاش بەگشتی، و بۆ ئومەتی ئیسلام بە هەموو چین و تایفەکانیەوە، و بۆ نەوعی و جۆری بەشەری لەسەر زەویشە، یعنی بۆ هەموو مرۆڤایەتی، بە مسلمان و غەیرە مسلمانیشەوە. هەندێک لە سوودەکانی زەواجمان عەرزی بەڕێزتان کرد. یەکەمیان وتمان بەجێهێنانی فەرمانی خوایە، و بەجێهێنانی فەرمانەکانی خوش لووتکەی بەختەوەریە بۆ ئینسانەکان لە دنیا و لە ئاخیرەتیشە. دووهەم تێرکردنی ئارەزۆکانی ئینسانە، ئەو ئارەزوەی کە خوای گەورە لە فیترەتی ئینسانە دروستی کردووە. چۆن مرۆڤ پێویستی ئارەزوی خواردنی هەیە و حەزی لێکا و ئەبێش بیخوا، بە هەمان شێوە خوای تەعالا ئارەزوی زاوزێکردنیشی لە ئینسانە دروست کردووە و ئەبێ بەجێ بێنێ. تێرکردنی ئەو ئارەزووە بە ڕێگای حرامیش ئەبێ و بە ڕێگای حەڵاڵیش. زەواج ڕێگای حەڵاڵەکە هەڵە بژێرێ بۆ ئینسان، لەبەر ئەوە شەرەفی ئینسانە پارێزێ، چاوی ئینسان لە حرامە پارێزرێ، و ئینسانیش لە فیتنەی زینا و لواتە و ئەو گوناحانەی کە بەهۆی شەهوەتی فەرجەوە دروسە بێ بۆ ئینسان دوورە خاتەوە. سێەم المحافظة على النسل والأنساب. لە فەوائیدەکانی زەواج، لە قازانجەکانی هاوسەرگیری پارێزگاری ئەکا لەسەر ڕەچەڵەکی مرۆڤایەتی و لەسەر نەسەب و
ئەولادی شەرعی ڕەچەڵێکی مرۆڤایەتی ڕەچەڵێکی ئادەمیزاد بە زەواجە پارێزرێ و زوڕیەتی حەڵاڵیش هەر بە زەواج پێک دێ. چوارەم تەکثیر الأمة، ئومەت زیادەکە بەهۆی زەواجەوە و باسمان کرد چەندێ زەرەری هەیە ئەگەر ئومەت کەم بکە و ئەگەر زەواج نەمێنێ و پرۆسەی زەواج وەکو ئێستا لای خۆمان زۆر ڕێگری ئەخرێتە بەردەمی کە وای کردو ئەو ڕێگرانە کە پرۆسەی زەواج هەر زۆر زۆر کەمەوە بۆتەوە. لە شارێکە وەکو ئەم شارەی خۆمان لە هەفتەیەکە نابینی یەک دوو زەواج بکرێ، بەڵام بڕۆ مەحکەمەکان تەماشاکە چەندی حاڵاتی تەلاق هەیە. 18 ڕۆژی مانگی 2018 18 ڕۆژی یەکەمی، یعنی لە یەکی مان یەکی 2018 تاوەکو 18 یەکی 2018 لە شاری هەولێرە لە دادگاکانی هەولێرە 517 حاڵەتی تەلاق تۆمار کراوە بەس لە هەولێر لە ماوەی 18 ڕۆژە. چی کارەساتێکە خۆشەویستەکانم، چی کارەساتێکە ئێمە بە خۆمان نازانین. واللهی خێزان هەڵوەشێتەوە، خێزان نەمێنێ، گەورەترین فیتنە ڕۆکاتە ئەم وڵاتە و پێغەمبەریش ئینزاری کردین لە کاتی خۆیان. یەکێکی تر لە فائیدەکانی سەلامەة المجتمع من الأمراض السارية الفتاكة التي تنتشر نتيجة الزنا واقتراف الفاحشة. زورك لنخوشيكان نخوشي نفسي ودروني وهروها نخوشي جستيش بهوي زواج وناميني أو نخوشياني كوملغا ريشي كوملغا لبندريني ئیتر خۆتان بیستوتانە چەندین نەخۆشی بەهۆی زیناوە پیا ئەبێ، بەهۆی فاحیشەوە پیا ئەبێ، نەخۆشی دەرونیش پیا ئەبێ جگە لە نەخۆشیە جەستەیەکانیش. و لە گەورەترین نەخۆشە جەستەیەکان ئایدزە. ئایدز نەخۆشی نەمانی بەرگری جەستەی مرۆڤە. ئایدز کوردکردەوەی ئەوەیە، معنای ئایدز معنای ئەوەیە کە مەناعە نامێنێ لە لاشەی ئینسانە، بەرگری نامێنێ لە لاشەی ئینسانە. ئەو نەخۆشیە خۆی تەعالا من و ئێوەش بپارێزێ و هەموو مسلمانانی لێ بپارێزێ، بدا لە هەر ئینسانێ. ئیتر بەرەبەرە زۆر لە سەڵەتان خراوترە، بەرەبەرە لە ناوێ بە وای پێتێ تەنها بە هەڵامەتێک ئەو ئینسانە ئەمرێ، تووشی هەڵامەتێ بێ ئەمرێ. و لە هەموو جیهانە بە سەدەها بەدەیەها ملیۆن خەڵک تووشی ئەو نەخۆشیە بووە. ژمارەی ساڵەکانی نەوەتەکانتان بۆ باسەکەم، ئێستا ژمارەی ئێستا لە یادم نییە و نەگەڕام بە دوایە، خۆزگا بگەڕایم 50 ملیۆن خەڵک ئەو کاتە تووشی بوو 50 ملیۆن خەڵک لەسەر زەویە. و ئەو کاتانە لە کوردستانی خۆمانە ئەو نەخۆشیە نەبوو، بەڵام بەداخەوە ئێستا چەندین حاڵەت لە کوردستانە تۆمار ئەکرێ لەو نەخۆشیە پیسە و لە عێراقیشە. شەشەم لفائدكان زواج حصول السكن وترويح النفس وإيناسها بالمجالسة والمؤانسة والنظر المباح والملاعبة، وفي ذلك راحة للقلب وتقوية له على العبادة. للراسية الزواج برا برزة كان سكينة آرامي بإنسان بخشي، حالتي نفسي دروني إنسان زور إسراحتك، إنسان آشنایی بۆ دروست ئەبێ لەگەڵ خێزانە. مرۆڤ براینا خوای تەعالا ژنی بۆ پیاو دروست کردە، پیاوی بۆ ژن دروست کردووە، بەخوا بەبێ یەک ژیان ناڕوا ئیسراحەت نییە، بەڵام کە بەڕێگای حەڵاڵ ئەگەن بە یەکتری ئینسان بە دانیشتن لەگەڵ یا ئیسراحەتەکە، بە تەماشاکردنی تێر ئەبێ ئینسان، چاوی تێر ئەبێ، دڵی تێر ئەبێ، بە یاریکردن لەگەڵ خێزانەکەیە ئینسان ئیسراحەت ئەکا، دڵی ئیسراحەتەکە، جەستەی ئیسراحەتەکە،
وهێزێکیشی پێ ئەدا کە بتوانێت عیبادەت جوانتر ئەنجام بدە. و ئەمەش خوای گەورە لە قورئانە تۆماری کردووە لە سوورەتی ڕوومە لە ئاەتی 21 خوای تەعالە ئەفەرمێ ومن آياته يكيك لآياتكاني خوا أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. خوي تعالى أفرميك لآياتكاني خوا لبلغي قوري خوا أوي خوي تعالى لخودي خوتان أي آدم يكان خوي تعالى جني بدروس كردن زوجها وسري بدروس كردن لتسكنوا إليها تاوكو سكنايتان بإسراحتكن راحتك نفسي درونيتان دس بكوي بويكا أقرنوا بولاي وجعل بينكم مودة ورحمة وخوشويسيك بزيك خصوة نيوان تانوا هرگيز وينيني لنيوان هيج كسيكي ترى براسي إن في ذلك لآيات براسي لما يا آيات نشاني قورها بو قومانيك كتيب فكرا كبير بكنوا. حوتم لسودكاني زواج تعاون الزوجين على تربية الأولاد وبناء الأسرة والمحافظة عليها. يعني لفائدة كاني زواج خوش يسكانم هاوكاريك لبين جنومير دا دروس أبيه بوم پروردە کردنی مناڵ بۆ بیناکردنی خێزان و پارێزگاری لەسەر ئەو خێزانە. ئەمە بە هاوکاری نێوانی ژن و پیاو ئەبێ. یعنی لە خێزانێکە ئەگەر ژنەکە بمرێ ئیتر ئەو خێزانە سەری لێ تێکەچێ پیاوەکەش بمرێ هەر سەری لێ تێک ئەچێ کەوابوو بە هەردوو گیان ئیشەکە ئەنجامەدرێ. هەشتم ابتغاء الولد الصالح والحصول على دعائه بعد الوفاة. يكي ترلا لسودكاني زواج اوه بهوي زواج وتو منال بودرس ابي بهوي زواج ومنال بيا ابي و او منال بيجقل ويك اجو پاداشێکی زۆر گەورە دەسەکەوێت تۆ لە پەروەردەکردنیا لەپاش مردنیشت او مناڵە بەردەوام عمل بۆ تۆ ئەنێرێ. يعني تا زوڕیەتەکەت بەردەوام بێ عملی چاکەش بۆ تۆ تێ. پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم لو حديث صحيحي كإمام مسلم أيجريته بمان أفرمي إذا مات الإنسان انقطع عمله. أجر إنسان مر كردوكاني أبتره إلا من ثلاث إلا لسير رقا ونبي رقايا كم صدقة جارية خيرك كأيكي بردوام أبي خيرك كأيكي بردوام أبي مزقوت يدرسكي عرزك أديبو قبرسانك كتابك أنوسيتوا كتابك باش علمك فيري خلقيكي أو علم ينتفع به زانياريك أي بخشي بخلقه عملي بيكري حتى عملي بيكري تقازانجكي. وأخير شان أفرمي أو ولد صالح يدعو له مناڵێکی صالح ڕۆڵەیەکی صالح دوعات بۆ ئەکا کردەوەکانی ڕۆڵەکەت بۆ تۆ دێ. نۆیەم لە قازانجەکانی ژیانی هاوسەرگیرایەتی فائدكان زواج مجاهدة النفس ورياضتها بالرعاية والولاية والقيام بحقوق الأهل والأولاد وتحمل المسؤولية في ذلك والصبر عليها واحتساب الأجر والثواب المترتب عليها على ذلك. مجاهدة كردني نفسي خوت يعني توك وشش لقل نفسي خوتا أكي بچي رأي أهيني بوي منال پروردكي رعايتي جنو منال أكي سرپرشتيان أكي هل أصيب بأنجامداني حق ما فكانيان جني شروها بو منالو بياوكي ومسؤولية هلقرتن وبرپرسياريتي هلقرتني خيزان أجرو پاداشتكي زور زور قوري لاي خواهي تعالى وصبر قرتن لسري وكوايا جهاد لبينا وخواهي بكي زور قوري بو إنسان نابي لو مسؤولية الرابكا
تو هاتووی بۆ مزگەوت لەبەر ئەجرت دەستکەوێ دەی وەڵڵا ئەوەش ئەجری زۆر زۆر گەورەیە نابێ ئینسان لەو مەسئولیەتانە ڕابکە. دەیەم الزواج باب من أبواب الرزق ومفتاح من مفاتيح الخير والبركة. بابزانن جنينان درگایەکت بۆ ئەکاتۆ لە دەرگاکانی ڕزق و ڕۆزی، کلیلێکە لە کلیلەکانی بەرەکەت و خێر کە ئەڕژێ بەسەر خاوەنەکەیە. ودافع من دوافع السعي، چونکە ئینسان هان ئەدا و پاڵی پێوە ئەنا کۆشش بکات کە بووی بە خاوەنی خێزان ئەبێ بڕۆی کاسبی بکەی، ئەبێ ئیتر بوویتە پیا و خەڵک لۆمەت ئەکا پێشووتر ئەگەر ئیشت نەکردبێ ئیتر لۆمەت ئەکەی ئەبێ ئیش بکەی کاسبی بکەی و بەهۆی جوولانی تۆیشەوە خێر و بەرەکەت ئەکەوێتە ناو هەموو کۆمەلگا. بەڵام ئەگەر گەنجێ هەر تاقو تەنیا بێڵێ من هەر خۆم ئیتر بۆچیمە دا ئەنشێ و تەمەڵی ئەکا و ژیانە وەستێ بەڕاستی بەو شێوازە. بۆیە خوای تەعالا مژدە ئەدا لە قورئانە ئەفەرمێ ژن بێنن إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله. ژن بێنن ئەگەر فەقیریش بن خوای تەعالا لە ڕزق و ڕۆزی خۆی دەوڵەمەندتانەکە، واللهی دەوڵەمەندتانەکە، ئەوە وعدی خوایە. یانزەیەم موت الولد قبل والديه إنه يكون شفيع لهما يوم القيامة. أجر منالكت بيشي تو بمري، أجر يستو منالكت مرد بيش أو يخود بمري أبيت الشفاعة بود للرجي قيامتها. هر كسي السيا منالي بمري لبيشي خوي نائلا أو منالانا بنا قلغا نائل برويتا جهنم وا بشرتك أجر صبرت قردبه وتياني بيغمري خوا أي دوش فرمي أي دوش اگر دوش بێ دوو بناڵیشت هەروایە سەحابەیەک فەرمووی واللهی بمان و تا یەکیش پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی یەکیش. دوانزەیەم تقارب العوائل وتعارفها يمكن الصلة بين الأجانب حتى يكونوا أسرة واحدة. بهوي زواج وبراينا جورها علاقات و پەیوەندی کۆمەڵایەتی دروسە بێ کە خێر و بەرەکەتێکی زۆر هێنێ بۆ کۆمەلگا. خەڵکێک تا ئێستا عەشرەتەکەشی لەگەڵ عەشرەتەکە تا عیلاقەی نەبووە، بەڵام بەهۆی زەواجێکی تۆوە ئەبنە خاڵەوانی مناڵەکانت، تێکڵاوی دروسە بێ. با بزانن لە زمانی خۆیان پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێک لەو هاوکاریانەی کە هاوکاری پێغەمبەری کرد کە چوو بۆ مەدینە ئەوە بوو ئەهلی مەدینە بەنی نەجار عەشرەتێکی گەورەی مەدینە بوون خاڵەوانی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم. هەر لەبەر ئەوە ئەوان بە کافرەکانیشیانەوە کاتێ پێغەمبەر هات بۆ مەدینە چەکیان هەڵگرت دیفاع لە پێغەمبەر بکەن، کافرەکانیشیان ئەیانوت ئەمە خوارزانانە. یعنی خزمایەتی زۆر مهمە برا بەڕێزەکانم، قەومایەتی زۆر مهمە، ئەمەش بەهۆی زەواجەوە دروسە بێ. ئیسا عەشرەتێک هەر لە کەس نەخوازیە و ژن نەدا بە کەس هەر یعنی عەشرەتێکی خۆی بە تاق و تەنیا بێ، هیچ پەیوەندیەکی کۆمەڵایەتی بۆ دروست نابێ. بەڵام کە ژن و ژنخوازەکە لەگەڵ عەشرەتەکانی ترە تێکەڵی دروست ئەبێ و دوایی کۆمەلگا پتەو ئەبێ عینەن وا بیری لێ بکەنەوە وەکو بلۆک وایە بلۆک. ئیسا تۆ دیوار کاتێ دروستیەکەی ئەگەر هەر خشتەکان بخەیتە بان یەکتری، هەر ڕاست بخەیتە بان یەکتری خشتڕی نەکەی نەیکەی بە ناو یەکتریا دیوارەکە بە قەوت نابێ، هەر کەسێ بێ پاڵێکی پێوە بناوی ڕۆخێنێ. بەس کە چوو بە ناو یەکتریا ئیتر پتەو ئەبێ دوایی بە پاڵ ناڕۆخێ. کۆمەلگایش وایە ئەگەر قەوم و عەشرەتەکان نەچنە ناو یەکتریا پتەو نابێ. چەند گرنگە برا بە ڕێزەکان، ئەمە هەمووی بەرەکاتی زەواجە، ئەو زەواجە شەرعیەی کە خوا حەڵاڵی کردووە. بەهۆی زەواجەوە التكامل وكل واحد يسد النقص في صاحبه. بهۆی زەواجەوە تۆ تەکامل دروسە بێ، وەکو وتمان بەخوا ژن بەتەنیا هیچی پێ ناکرێ، پیاویش بەتەنیا هیچی پێ ناکرێ. کۆمەلگا ڕائەوەسێ، مجتەمع ڕاستە لەوانەیە پیاوە خۆی بەتەنیا بتوانێت، ئەگەر لەناو کۆمەلگایەکە یەک پیاو بە تاق و تەنیا ئەتوانێ هەر چۆن بێ ژیان بواتە سەر، بەس بەچی دەردەسەرەیە حتا ئەمرێ. بەڵام ئەگەر هەموو کۆمەلگاکەشی هەر ژن نێنێ و هەموو هەرچی ژنیش ێشوونەکە بەرەبەرە کۆمەلگا ئەپوکێتەوە، ژیان نامێنێ، حەیات ئەوەستێ. بەڵام بەهۆی زەواجەوە هەموو شتەکان تەکامل ئەکا. بۆ نمونە یعنی چەند نمونەیەکی بەسیط، خوای تەعالا عەقڵ پیاوی وا دروست کردووە، عەقڵی زیاتر لە پیاوا دروست کردووە.
لا يعني عقلي بقوته بياو عاطفة وصوزي ضعيفة بس عقلك بقوته بلام لا يعني افراد زور اعتمادك هذا سر عاطفة وصوز كمتر اعتمادك هذا سر عقل اي اگر اما حر انسان حرب عقل بالراحة مش ينتيك شيء تمليكا يان حرب عاطفة بشي حموش تكانتيك شيء كاتي سوز وجيري تيكل ابي لجنو بيايكا خيزانك لسر سوز وعقل دروس به جوان ترين خيزان دروس به جوان ترين خيزان دروس به لو من الانا عقلش بياغاتو قشاكا سوزيش قشاكا بويا سيركي من على اگر دايكو باوكي هبه سبحان الله من على قشاكردنكي زور طبيعي وسرشتيه من عليك هردو لاكي كاملة هم عقلي كاملة هم سوز وعاطفي شي كاملة بديل زواج شيء برسالك اللي يوايكم بديل جنينان شيء يا او تانية بديل زواج لا بديل عن الزواج الا العزوبة او الانحراف يا او تانية بيجني يعني عازوي يا او تانية لا دان للرقاء بالرقاء الزنا وامانة خود تيركي يا امدو الرقاء هردي لاره عازوي هربي عازوي وقيري وحتى وكو امري اشتوا ابي اي ابي حتى جيان هي تحرب الزنا وباخلاقي بي ويتسر يا ابي كوابو يك رقاي ترمان ماوا ايش رقا باكو جوان وحلالك كامو كسي بس خوشيت ليكا كالرقاي زواج وهاو سرقري حلالة يكي كتر فوائد كان زواج موافقة الجماعة وعدم الشذوذ عن الاهل وعدم الاحساس بالنقص هركس يجن يعني سبحان الله هستكات دائما لنا همكم الغاية تاكا هم عالم لو مياكا دائما هزبك مكورتيكا يعني باورك اگر صاغش به خلق وازان نقصانه اگر صاغش به خلق وازان نقص تنانت اگر خلقي شوانا زان نقصانه بيشي بلين كاكا ايمتو بكامل ازانين باورك لناو نفسي خويا لناو دروني خويا خويا بكامل كورتزانين الحصول على خبرات وتجارب أوسع في الحياة فما راء كمن سمع بهوي زواجه بهوي پیدا کردنی خیزانه بهوي پرورده کردنی خیزانه بهوي سرپرشتی کردنی جنو مناڵەوە بەڕاستی تەجروبە و ئەزموونێکی چاکت دەسەکەوێت لە ژیانە کەی کەسێک شتێکی بیستی بێەوە کە وایە خۆی لە ناوێ بژێ ئێستا ئێمە زۆر جار لە ژیانمانە پرس بە پیاوە تەجروبەدارەکانەکەین حتى قسەیەک هەیە ئەڵێ ئەسئەل المجرب ولا تسأل الحكيم ئەڵێ ئەسڵەن جاری وا هەیە بڕۆ پرسیار لە کابرایە بکە کە ئەزموونی هەبێ مەڕۆ لای کابرایە کە دکتۆر بێ يعني ما طبعا معناه ونينا روين بلاي دكتور بس جاري واهية من خل لجيان ما چندين جار نخوش كوتوم شو مثلا دكتور سودي نبوه بلان برسم ببيايك عاقل كردوه كبينيتي شتيكي بيه بشان داون چاك بومتو يعني بهوي نصيحتي بيايك ازمون دار خبرة دار دي لجياني خيزاني شاب الراسي تو اگر برويتنا او جيانه وبراسي ابي بإنسان يكتر خاون تجربة خاون ازمون بيجيان تقوري لفوائد كان زواج خوش بسكان الحفاظ على الصحة النفسية والبدنية للذات والنضج الطبيعي براينا يكيك لفائدة زور مهم مكاني زواج براسي اويك انسان لا شيء بهارزراو ابي بجنهنان او طاقة جسية او طاقة او شهوته للرقاي باك وحلالة تير بكي الجسي انسان بتو ابي لان خوشيكي زور اباريزي جيجا لوي حالتي درونيكي انسانش لقلقي ولدل الراوكي اباريزي لبرو خوش يسكانم ضرورة زواج بو باراسني لا شيء خود بو باراسني حالتي دروني خود وكوتا اسفادة لو اسفادة زور زواج بس هل هنديكم بو هالبجاردو بو اموتانة راحة البال والتفرغ للعبادة وللعلم وللدعوة وللكسب ونضج الذكاء الاجتماعي براسي براينا توكو بياوك من باسي بياوك طبعا افرتش لا يخوي واحد بهمان شيوة يعني لو لا كيتروا تو اگر بتويت خزمت زياتر بكو ملقا بكي لو بواريك خود تيايا لهاتوي بون منا ملاي بون منا بانخوازي بون منا كاسب كاري بون منا حر ايشيك لبوارك تو خزمتكي اگر تو بروي تو بو مال سير بكي
هەرچی ئیشەکانی ناوماڵ هەیە گشتی کەوتووە ئەبێ خۆت بەتەنیا هەڵسی پێی، هەر لە چێشتکردنەوە، هەر لە کەلپەل شۆردنەوە، هەر لە گسکدانی ناوماڵەوە، هەر لە پێخەف و تەنزیمکردنی ناوماڵەوە، هەموو ئەم کاروبارانەی کە خی گەورە دایناوە ئەو کاروبارانە هی یەکێکی تر بێ تۆ خۆت پێی هەڵسی، ئەی ئەبێت چەند ماندوو ببی لەسەر ئەو ماندووبوونەوەی کە پێشا خۆت ماندوویتایە. ئەنی ژیان وا ناڕوە. ئافرەتیش ئەگەر بڕوات لە جیاتی ئەو هەموو ئیشە پەروەردەکردنی مناڵ و یان ئەگەر مناڵی نەبێ مەسەڵەن شووی نەکردبێ تەنزیمی ناوماڵ و پاشان دەرچێ و بڕوا خەریکی ئیش بێ و پەیداکردنی پارە و پول و ئەمانە و ڕاکردن بە دوای کاسبیە، دوای بێت شۆ بە ماڵ ئیشی ناوماڵیش بکە. ئەخر ئەمە چۆن ئەبێ؟ یعنی بەڕاستی ئەمە ژیانەکە تێک ئەدا، تەنزیمی ژیان و ڕێخستنی ژیان تێک ئەچێ. بۆیە خۆشەویستەکانم خوای تەعالی وا دروستی کردووە کە ژن پیاو کاملەکە، پیاویش ژن کاملەکە، ئەمەش هەمووی بە زەواج ئەبێ. خی گەورە ئیسلاحی هەموو لایەکمان بکە. یا ڕەبی ئەوەی خێرمان خەیتە سەری، ئەوەی شەڕە لێمانی بە دوور بگری. یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی. خوایە ئەو نەخۆشەی کە داوای دوعای خێری لێکردن یا ڕەبی شیفای بدەی. یا ڕەبی یا شافی ڕەحمی پێ بکەی. و هەروەها هەر کەسێ لێرە نەخۆشیەکی تایە خوایە لە گیانی دەری بکەی. هەر کەسێ نەخۆشێکی خوایە شیفای نەخۆشەکەی بدەی. یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی. یا ڕەبی خوایە گیراوەکانمان دەرباز بکەی، بە تایبەتی ئەوەی داوای دعای خێری لێکردن خوایە گیراوەکەی دەرباز بکەی. یا ڕەبی خوایە بەزەیت بە گەنجەکانمانە بێتەوە، ژیانی هاوسەرایەتی پاکیان بەنسیب بکەی لە کچ و لە کوڕ یا رب العالمین. یا ڕەبی خوایە زوڕێتی حەڵاڵ و باشمان بەنسیب بکەی. یا ڕەبی خوایە کوردستان لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوور بگری. یا ڕەبی خوایە لە خراپە بە دوورمان بگری، لە قات و قڕی و گورانی بە دوورمان بگری. یا ڕەبی خوایە هەرزانی و خۆشی بخەیتەوە وڵاتمان، خوایە دڵمان خۆش بکەی، خوایە کاسبی و ئیشی پاک و حەڵاڵ بەنسیبی گەنجەکانمان بکەی. یا ڕەبی خوایە دڵمان خۆشکەی بە وڵاتمان. یا ڕەبی کاربەدەستانمان چاک بکەی تا ئێمەش لەگەڵیانە دڵمان خۆش بێ بە وڵاتەکەمان. خوایە کەسی خراپ نەکەی بە کاربەدەستمان. یا ڕەبی کەسی خراپ نەکەی بە کاربەدەستمان. خوایە ئەوەی خراپە لە کاربەدەستی ئێمە بە دووری خەیتەوە. ئامین ئامین.